دەوڵەتی فاشیزمی ئیخوانی ئەکەپە لە باشووری کوردستانەوە بێ فڕۆکەوان بێ یاخود فڕۆکەواندار بێت سنوورەکانی هەرێمی کوردستان ببەزێنێت و ئەمە یەکەم جار نییە ئەوان خەرقی سنوورەکانی هەرێمی کوردستان دەکەن و چەندین ساڵە ئەمە کردویانە بە نەریتێک لە سووتاندنی ماڵی کورد لە وێرانکردنی گوند و شار و شارۆچکەکانی کوردستان یەک پارچەیە کاکە بەرهەم ئەمە نەریت و ئەخلاقی داگیرکەرانی کوردستانیان لە نێو خۆیان ناکردووە بە چەند بەشێکەوە یاخود بە چەند پارچەیەکەوە بەڵام چارەسەری گرفتی کورد یەک ڕێزی و یەک هەڵوێستی هەماهەنگیە و یەک خستنی ماڵی کورد یەک ڕێزی ماڵی کورد ئەمە چارەسەری سەرجەم گرفتەکانی کورد دەکات. کوردستان خانەوادەی کووردە لە هەر جێگایەک بێت و گەریلا و شەڕڤانیش بە مانۆڕی سەربازی و بەو جۆرە مانۆڕانە کۆتاییان نایەت و ئێمە گەر لە بیرمان بێ لە ساڵی 1984ەوە کە پارتی کرێکارانی کوردستان دروست بوون تورکیا هەموو ساڵێک هەموو بەهارێک دەڵێ ئێمە ئەم بەهارە کۆتاییان پێدەهێنین بەڵام ئەوە تا ئێستا ئەوان لەسەر چیە سەربەرزەکانی کوردستان بەرەنگاری لە کەرامەت و وجدانی گەلێکی ستەمدیدەی 30 ملیۆن کەسی دەکەن. ئەوان دەستێوەردانی زۆریان کردووە لە کاروباری ناوخۆی هەرێمی کوردستان و لە ڕووی ئابووریەوە هەرێمی کوردستانیان کردووە بە بازاڕێکی بێ سنوور بازارێک بە ئارەزوی خۆیان پاوان و کۆنتترۆلیان کردەوە لە ڕووی سەربازی و ئەمنیشەوە بینیومانە ئەوان چۆن خاچی کوردستان بەکاردێنن و خاچی هەرێمی کوردستان باشووری کوردستان بە بەشێک لە وڵاتی خۆیان ئەزانن بە حکمی ئەوەی کە پەیوەندیەکە چۆتە قۆناغی داگیرکاریەوە یعنی ئەمەی ئێستا پەیوەندی نییە لە نێوان هەرێمی کوردستان و دەوڵەتی تورکیا بەڵکو داگیرکاریەکی ڕاستەوە خۆیە لەلایەن تورکیاوە بۆ هەرێمی کوردستان. هەڵبەت ئەو قسانەی هەڤاڵ جەمیل بایک و سەرۆکی کۆنسەی سەرۆکایەتی زۆر تەواوە لە جێی خۆیدایە چونکە ئەمە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە لە ڕووی یعنی لە هەموو ڕۆکانەوە هەتا لە ڕووی ئاینیەوە ئەمە تێپەڕاندنی هەموو سنوورەکانە ئەمە شکاندنی هەموو پێوانەکانە کە خاچی هەرێم دەوڵەتی تورکیا بەکاری بهێنێت بۆ هەڵسانی فڕۆکەکانیان و بۆ بردومانکردنی هێزی پاراستنی گەل لە ناوچەکانی پاراستنی مەدیا. تۆ بزانە ئەمە نەک تەنها کارێکی یاسایی و ناسیاسی و نادەستوری و نائەخلاقیە بەڵکو ئەمە کارێکە ڕنگدانەوەی ئەبێت لەسەر تاک بە تاکی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەتی ئێستا لە ناوچەکەدا دۆخێک خوڵقاوە ئەگەری هەڵگیرسانی شەڕ هەیە بۆ نمونە لە نێوان ئەمریکا و ئێران کوردانی ڕۆژهەڵات ئەوە بیری لێ بکەینەوە ببینن ئەزمونێک گەلی کورد لە باشوور خۆی ڕزگار کردووە باشە لە باتی ئەوەی ناوچەکەی ببێ بە پەناگەیەکی ئارام بۆ کوردانی پارچەکانی تر بووە بە بەشێک لە سیستمی بەکارهێنانی چەک و ئایدۆ با بڵین تەقەمەنی و عسکەرتاریەتی دەوڵەتێکی زلهێزی وەکو تورکیا لە ناوچەکەدا چکە تورکیا ئێستا بەو شێوێت تەسەڕوفەکە کە منافەسەی دەوڵەتە زلهێزەکانی شەکات و وەک باسمان کرد داگیرکاری ئەمە بێهیواییەک لای تاچی کورد دروستەکات کە بڵێ ئێمە پارچەیەکی کوردستانە ئەوە تا لە بری ئەوەی کە ڕزگار کراوە ببێ بە پەناگەیەک بۆ ئێمە بووە بە پارچەیەک لەو شەڕە نەخوازراوەی کە لە دژی گەلی کورد بەکاردێتەوە جارێکی تر ئەمە جۆرێک لە بێهیوایی دروستەکە لای تاکەکانی کوردیش بڵێ ئەوەی کە بینیمانە لە دەمی ڕابردوودا خەڵکی مەدەنی ڕەز و باخ و بێستانی جوتیارەکان هەتا ئاژەڵەکان هەمویان ئەبن بە سوتەمەنی ئەو بردومانە کوێرانەیە کە دەوڵەتی تورکیا ئەیکاتە سەر باشووری کوردستان. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت هەڵوێستی ڕۆشنبیران هەڵوێستی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەڵوێستی لایەنە سیاسیەکان ئەمانە بۆ خۆی زۆر گرنگە ئەگەر بەهات بای و ئێمە کۆدەنجێکمان هەبوایە یەک خیتابیمان هەبوایە لەو بارەیەوە نەک دەوڵەتی تورکیا هیچ دەوڵەتێک نەیەتوانی بەو شێوەیە ئەو هێرشە درڕندانەیە بکاتە سەر خاچی کوردستان و خاچی کوردستان بەکاربهێنێت بۆ لێدانی نەیارە سیاسیەکانی خۆی چونکە تەنها دەوڵەتی تورکیا نیە دەوڵەتی تریش لە هەرێمی کوردستاندا خاچی هەرێمی کوردستانی بەکارهێناوە بۆ لێدانی نەیارەکانی باشە ئەمە ئێستا لە هەرێمی کوردستان بووە ینی بۆ بە دیاردەیەکی زۆر نۆرمال ئاسایی ئەوەی کە ئەیبیسین و ئەیبینین مانگانە و ساڵانە و ڕۆژانە تێئەپەڕێ بەسەرماندا مخابن گەلی کورد
لە باشووری کوردستان بە بۆنەی پەرتەوازەییەوە بە بۆنەی دەستێوەردانی دەوڵەتی دەرەکیەوە بە کۆمەڵێک هۆکار کۆمەڵێک فاکتەری زۆر گرنگ نەیتوانیوە تا ئێستا ئەو کۆدەنجە دروست بکە نە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی نە ڕۆشنبیران تەنانەت لایەنە سیاسیەکانیش ئێمە لە دەمی پێشووتردا زۆر هەوڵماندا چەندین لە شێوەی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی بۆ نمونە ڕێکخراوی تۆڕی ناڕەزایەتیەکانی باشوورمان دروست کرد باشە لەگەڵ زۆرترین کەسایەتی و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە پەیوەندیمان کرد بۆی بتوانین فشار دروستکەین لە بەرامبەر ئەو دەستێوەردانانی کە ئەکرێتە سەر هەرێمی کوردستان و بەکارهێنانی خاچی کوردستان لەلایەن دەوڵەتانی داگیرکەری کوردستانەوە بۆ لێدانی نەیارەکانیان